چۆنیت؟ باشم. ئەمڕۆ چی بۆ ئامادەکردوین؟ پیانۆ. پیانۆ. حەزت لە پیانۆیە؟ بەڵێ. باشە. منە مستە کۆژینە. مستەر کۆژینە خۆشەوێ؟ باشە. ئەمە چیە لە پشتی تۆ؟ ئەوەی تر؟ ماڵە؟ کریسمسە. کریسمس چییە؟ کریسمس چییە؟ کریسمس تریە. ئەوەی عەرزەکە چییە؟ ئەوەی عەرزەکە باباوە ئێرە. ئەوە نوێ لە؟ باشە. ئێم دارە چییە ئەم دارە؟ ئەم دارە ئێمەی کریسمسە. مێری کریسمسە؟ باشە. چیمان بۆڵی ئێستا؟ ABCD. دەی فەرموو. هەربژیت. ئەم جاران چیمان بۆڵی؟ فەرموو. هەربژیت. چیمان بۆڵی؟ هەموو بیانێک زوو. فەرموو. هەموو بیان زوو. شەد بوو دەبەر ئازوو. یەک بۆ ئەو بەخشرانە. کوژینەت بەخشمانە. هەربژیت. ئاڵەکەم ئاڵەکەم ئاڵای کوردستان. خۆشمەوەی خۆشمەوەی ئاڵای کوردستان. بەشەم بەرەنگی ئاڵای کوردستان. ئێمە بەناسی با هەموو جیهان. هەربژیت.